بەداخەوە یعنی ئەم مۆبایلە بۆتە شەیطانی ئەکبەر لەناو خەڵکە، ئیتر خەڵکێکی زۆری بدا بەکوش، خەڵکێکی زۆری توش فیت نەکرد، خەڵکێکی زۆری توش کێشەی خێزانی کرد، زۆر بەداخەوە. ئافرەتیش بەڕاستی زۆر بە خراپ بەکاری هێنێ، زۆر بە خراپ بەکاری هێنێ. یعنی بڕۆ لەو بازارە بەدەستێوەیەتی ئەڵی دولغڕی جەنابتان تاکە پێڵاوە بەدەستێوێتی ئەگا بە هەر قوتعەیە تەسویریەکات لە ناو سیارەکەیە، ئەم جادێ ڕوپێ و ئەکات تەسویریەکە هەتا ئەگاتەوە ماڵی خۆی، جا هەمووی بڵاوەکاتەوە، خەریکە ئەسرار و نهێنیەکانی ماڵ و هیچی نامێنێت. ئەمە کارەساتە قوربان، ئەم شتانە لە دڵەوە بۆت ئەەکەم. باشە ئەم مناڵەی یعنی مناڵ خۆی ناسکە حە لە ناو بێشکەکارە و ڕۆژەی کەوال سۆنەرێکە باشە بڵاوێکاتەوە سنابێکە باش زانیمان خانم سکت هەیە و دەیخوای گەورە لێت نەسەنی و مۆفەق بنی ئەڵڵە ئەبێتە مانگی یەکەم سۆنەرێترەکاتەوە هەمیسان بڵاوێکاتەوە لە دایکە بێ هەمیسان هەموو ڕۆژێ سناپێکا سنێپی هەتا قوڕەکە بەسەری ئەو مناڵەیەوە ئەیکوژێت تێگەی، یعنی وای لێ هاتووە بەس سەرجێگەی خۆیان ناگوازێتەوە بۆ خەڵک. هەموو شتێک لە مەطبەخەکە ئیمڕۆ چی کردووە، چی چێشتێکی لێناوە، میوانەکانیان چێ بووە، سەرسفرەکە چی بووە، هەمووی بڵاوەکاتەوە. ئەسرار بابە بیت ماڵ زین شوێنە ئەم شوڕایە بۆچی کراوە، ئەم پەردەیە بۆچی کراوە، خانوانە بۆچی چەند ژوورێکی تایبەتی هەیە، ئەم درگایانە بۆچی کراوە، کلیل بۆچی کراوە. ئەسراری ماڵەکان ئەبێ بەس ماڵەکان بیزانن. بەداخەوەم سۆشیال میدیای ینی چۆن بڵێ ژیانی زۆر بێتام کردووە، تەسەورتان هەبێت. کەسێکی لە دەروی وڵات دانیشێت کەسێکی چالاکەوانە، ینی زۆر پێرفێکتە، چۆن بڵێ پرۆفیشناڵ لە ئیشەکەی خۆیان. نزیکی ڕەنگە 30 ساڵ بێ لە دەروی وڵاتە. من جارێکان جۆم لە قسەیەکی بۆی وت حەزەکەم ئەم چرخە بگەڕێتەوە چرخەکانی هەفتاکان و هەشتاکان. چەند خۆشە بەیانی هەڵەسی لە دەنگی کەڵەشێر خەبەرەتە بێتەوە، چەند خۆشە هەڵەسیت تێرخەوبیتە، چەند خۆشە هەڵەسیت گوێت لە هیچ هەواڵێک نییە، هەواڵی کوشتن و مردن و سوتانن. چەند خۆشە ئەو نازانی لە پڕێکە لە دەرگاتەدا خۆیەکا بەژوورا سەلام عەلەیکوم ئەوە لە سلێمانیەوە هاتوینە بۆ ماڵتان، لە کەلارەوە هاتوینە، دوو شەو لەلات ئەبێت. چەند خۆشە خەڵک جاران ئەڕۆیشە دەرەوە کەس دڵی لای نەبوو، بەڵام ئێستا 10 دقە مۆبایلی باوکت بکوژێتەوە، براکەت خوشکەکەت بکوژێتەوە کە چۆتە دەرەوە، دڵت خەریکە شەقە باڵی چی بەسەر هاتووە، تەلەفۆن بۆ ڕەفیقەکەی، تەلەفۆن بۆ نزیکەکانتەکەی، ئەرێنە هاتووە بۆ ماڵتان. یعنی ژیان زۆر ناڕەحەت بووە. کورە بابەوە بەس ئەهلی عاقڵی تێگات، ئەوانی کەوا عقلیان هەیە، ئەگینە ئەم وەزعی ئێستا وەزعێکی زۆر ناخۆشە. یعنی ئەگەر مرۆڤ ژیر بێ ئەزانی ئەم مۆبایلە چی سەرەتانێکە، چی دوژمنێکە، وەڵڵا دوژمنە بەڕاستی. یعنی بۆ من ناتوانم ئێستا هەرچی مناڵەکانم هەیە چیەکەن و چی ناکەن هەمویان چی پێڵم ڤیدۆ بکەم و بڵاویکەمەوە، وەڵڵا هەموو خەڵکیشکەی بینێت. بەڵام یعنی چی لە مەسئلەکە گۆڕێ؟ دە یەکێڵێ تەمەندرێژ بێ، یەکێڵێ خوا لە ناو دەمیاندا، یەکێڵێ خۆشەژی، یەکێڵێ ئیشەڵڵا تەمەندرێژە بن، دەی ئەمانە چی؟ یعنی ئەم شتانە چییە؟ با هەموو خەڵک چەپڵە بۆ تۆ لێدا چ قیمەتی هەیە؟ هیچ قیمەتی نییە. مڕە دووەنە یاریزانێک بوو ناپۆلی بە ئێستاشەوە، باشە بە ئێستاشەوە سوژدە بۆ ڕسمەکەی بن لە ئەرجەنتینا ئەیان پەرست بچۆیەتە هەر شوێنێکەوە ئیمزای بۆ هەر کچێ بکردایە ڕەنگە لە خۆشییا ببوورایەتەوە، دەسی بدایەتە دەست هەر کچێکەوەی تر ئەو چە ڕەنگە هەر بۆ ئەبەت هەر بۆنی دەسی بکردایە. ئێستا لەکوێ قوربانگیان مەشاهیرەکانی تر؟ یعنی هیچ قیمەتێکی نییە عزیزانم. یعنی هەوڵ مەدەن خۆتان بناسێنن، هەوڵ مەدەن کە خەڵک دەستخۆشیتان لێ بکات. یعنی تۆ سیرکە ئاەتێکی قورئان چیمان پێرەکات، پێغەمبەر نوح سەلامی خوای لێ بێ فەرمووی چی؟ یا قەومی لا ئەسئەلوکم عەلەیه مالە، ئەی خەڵکینە کە من قسەی خێرتان بۆ کەم خۆ داوای پارەتان لێ ناکەم، ئین ئەجریە ئیلا عەلی الله، من داوای پاداش لە خوای گەورەکەم. یعنی ئەو چی پەروەردەیە کە ئینسان ئاوا بێت، یعنی بڵێ من دەستخۆشیم لە خەڵک ناوێت، من داوای پاداش لە خوای گەورەکەم، ئیشێکەکەم بۆ قەبر و قیامەتی خۆم، ئیشێکەکەم یارمەتی ئینسانێکی مسلمانە دەم دراوسەیەکم خزمێکم، چییە خەڵک بیزانێت دەستخۆشی لێ بکە؟ یعنی بەمە گەورە ئەبیت؟ کورە بابە بەس خوا گەورەیە، الله ئەکبەر. بۆیە ئەم ژیانەی ئێستا بەڕاستی پێویستە یعنی ئیعادە نەزەرێکی خۆمان کەین، تۆزی یعنی ئەسراری ماڵەکانمان سەفەرەکانمان بپارێزین. سەفەرێکی ئەحمەداوا و کردووە ئێل و عەشرەت پێ زانێت، یعنی چی کاکە گیان؟ من خەڵکە زانم ئێستا لەم شارەیە باشە هەرچی بکە خەڵکی زانێت، هەرچی بکات، چۆن بچێتە دەرەوە، چۆن بچێتە بازار، سوار هەر سیارێک بێ خەڵکی زانێت. خەڵکێکی شەیە سەفەری ئەوروپا کاوە گەڕێتەوە هیچ کەسێک نایزانێت کامیان سەرکەوتووە قوربانگیان، کامیان. خەڵک جاران شنی هێنا حەز ناکرد قەڕەباڵغی دروستکە،
حد بە سیارەیە گەڕۆی هێناوتەوە بڕایەوە. ئێستا ئەبێ ئیتر ئەو چاتانەشی کەوا کردوەتی بڵاوی کاتەوە، گۆرانێکی عەرەبی و ڕاپێکی تورکی و ئینگلیزیە کاتە سەری و بڵاوی کاتەوە. یعنی چی؟ ئەو چات و نیهێنانیەوە یعنی ئەوەش بڵاوکەیتەوە، دەسەکاتە ناو دەستەوە لە ناو سیارەکەی و دەست لەسەر گێڕەکە دانی و دەسە ڕەشەکەی پیاوەکەی لەگەڵ خۆیان و نیوکە درێژی هەیە و سناپێکێکا و یاڵایتر مەوالێکی عەرەبیە کاتە سەری و ئەڕواتی تر بۆی هەیە ئەو ڕۆژە کێشیان هەبوو بێت. خەڵک شەڵێ کورە خۆزگەم بە خۆیان بەخوا خۆش ئەژین. خەڵک نازانێ بابەگیان تۆ زانی ئەسراری ماڵەکان چییە؟ بابە خەڵکێکی ئیسال بەدیار ئەو لایڤەوە ڕەنگە چاو بە فرمێسک بێت، بە ئازار بێت، کێشەی هەبێت، جەرگ سوتاو بێت، ماڵ دزراو بێت. بابە جاری وایە زەردەخەنە لە بەڵ خەڵکێکی لەبەر ئەوەی کە خەڵک بە ناخۆشیەکانت نەزانێت، بە ئازارەکانت نەزانێت. هەمومان وین. بۆی ئەم ژیانە یعنی پێویستەکە تۆزێ دوورکەوینەوە، هەموو دەقەیەک نین بزانی خەڵک زانێت چی کات و چی ناکات.